تەنها لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 3 جار وەفدی باڵای حکوومەت یاریێم سەردانی بەغدای کردووە، بەڵام تا ئێستاش کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. وەفدە حکومەکەی ئەم جارە بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی و ئەندامەتی ڕۆژنووری شاوەیس ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بووە. وەک وتەبێژە حکوومەت یاریێم دەڵێت ئامانجی سەرەکی چوونی وەفدەکەی حکوومەت یاریێم بۆ بەغدا بۆ قسەکردنە لەسەر پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووست و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا. وەفدەکەی یاریێم لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیران، هۆشیار زێباری وەزیری دارایی و هەروەها وەزیری پلاندانانی عێراق کۆبووەوە. سەبارەت بە کۆبوونەوەکەی وەفدی یاریێم و حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق، نووسینگەی عەبادی ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. تێیدا ئاماژەی بەوە کردووە کە لە کۆبوونەوەکەدا سەرۆکوەزیران پێداگری کردووە لەسەر ئەوەی هەرێم نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات، لە بەرامبەریشدا بەشە بودجەی هەرێم ڕاوانە بکرێت. وەک لە ڕاگەیەنراوەکەی نووسینگەی عەبادی داهاتووە، وەفدەکەی هەرێم و عەبادی ڕێککەوتوون کە وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم گفتوگۆی هونەری دەست پێ بکەن لەسەر کێشە هەڵواسراوەکانی نەوتی کەرکووک. هەروەها جەختیش کراوەتەوە کە ڕادەستکردنی نەوت و ناردنی بودجەی هەرێم دەبێت بە پێڕێکەوتنێکی هاوبەش و ڕوون و شەفاف بێت لە بەرژەوەندی گشتیدا. سەردانەکە لە کاتێکدایە کە کۆتایی ساڵی 2014 هەرێم و بەغدا دوایین ڕێکەوتنیان لەسەر نەوت و بودجە ئەنجامدا، بەڵام ئێستا بەندەکانی ڕێکەوتنەکە باڵواسراوی ماوەتەوە و هیچ لایەکیان پێوەی پابەند نین. لە دوایین سەردانی وەفدی حکوومەت یاریێمیش بۆ بەغدا کە لە مانگی نیسانی ئەم ساڵ ئەنجام درا، هەردوو لە ڕێککەوتون لەسەر بەردەوامیدان بە گفتوگۆی نێوانیان. سەردانی ئەم جارەی وەفدەکە یاریێم بۆ بەغدا هاوکاتە لەگەڵ پرسی لێسەرنەوەی متمانە لە هوشیار زێباری وەزیری دارایی عێراق کە لە دانیشتنی شەممەی ڕابردووی پەرلەمانی عێراقدا وەڵامەکانی هۆشیار زێباری بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران ڕەت کرانەوە. هەروەها موسەننا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی عێراق بەیەناڕتی وت یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی چوونی وەفدی یاریێم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی بۆ بەغدا پەیوەندی بە پرسی لێسەرنەوەی متمانەی پەرلەمانی عێراقەوە هەیە لە هوشیار زێباری وەزیری دارایی. بەڵام ئەشواق جاف پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق بەیەناڕتی وت سەردانی وەفدە حکوومەکە یاریێم بۆ بەغدا هیچ پەیوەندیەکی بە پرسی لێسەرنەوەی متمانەوە نییە لە هۆشیار زێباری. هونەر ئەحسان، NRT.